نسبەی مشارەکە کاک دکتۆر ئەیسەر ئەلانی دەکەین بەڵام نسبەکە لە 98 کۆکردنەوەی بنکەکانمانە لە بەرەوەی بخۆتان دەزانن عەبدولفەرزی دێویش دەکرێتن بنکەکان هەندێک بەوەی مەشغوڵن بۆیە گوتمان بە زووترین کات بڵاوی بکەینەوە. بەڵێ کۆی داتاکان کە کاکنەوەر باسی 98 یعنی لە داتاکان کە کۆمان کردەوە دوهۆک ڕێژەی بەشداربان گەیشتە 178 هەولێر 174 سلەیمانی 65% و هەڵەبچە 69%. یعنی کۆی گشتی بەشداربووان گەیشتە 72%. بەنسبەت سکاڵاکان سندوقی سکاڵاکان لە بنکەکانن تا ئێستا نەگەڕاونەوە کە گەڕانەوە بەیانی ئینشاڵڵا ئەویش بڵاو دەکەینەوە. بەنسبەت ئەوانەی کەوا پەنجەمۆریان نەخوێندێتەوە داتایەکە لەلای ئێمە نییە تا ئێستا هیچ داتایەک نازانین کە چەند کەس هاتوون. بەیانیش تاوەکو دەوامی فەرمی دەتوانن سکاڵا تەقدیم کەن دوای ئەوە سکاڵاکان فەرز دەکرێتن اینجا تەصنیف دەکرێتن دیاری دەکرێت کامە سندوق قەبدێری سۆری لێ دەرێت کامە قەبدێری زەردی لێ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقی بە تایبەتیدا هەولێریان لە چوارچێوەی بازنەکاندا سندوقەکان دەکرێنەوە بە بەرچاوی میدیا و نەخراوەکانەوە ئەژمار بکرێنەوە؟ نەخێر ئەو سندوقانەیەکەوە قەبدێری سۆری لێبوو یان ئەوەی کە نەتایجی نەناردرا بۆ بەغدا ئەوان دەکرێنەوە. خۆشبەختانە نەتیجەکان بە شێوەی 100% هەمووی گەیشتە بەغدا. بەڵێ بەیانی ئەنجامی بەلای ڕادەگەیەندرێ ئەوەیان تا ئێستا برای لەسەر نەدراوە لەکوێ ڕادەگەین. ئێوە خۆتان ئاگادار بوون یعنی ئەوەی کە کێشەی پەنجەمۆریان هەبوو بەهاری هۆکارێک بێ بە هۆکاری نەخۆشی بوو یان بە هۆکاری کارەکەی بوو نەیانتوانی دەنگ بدەن بەڕاستی ئەوە لە ڕووی هونەریەوە ئەمریکانمان زۆر بە شێوەیەکی سەرکەوتوانە کاری کردن.